نەهاتنی گەشتیار بۆ ئەم ناوچەیە خاوەنیان بە لەمە گەشتیاریانەی بێئیش کردووە ئەوان هۆکاری چۆڵێم ناوچە گەشتیاریانەی زەی بچووک بۆ نەبوونی هیچ پرۆژەیەکی گەشتیاری لە سنووری داری ڕاپەڕین دەجێڕنەوە و دەڵێن تەنانەت کەپری گەشتیاریش لە زەی بچووک دروست نەکراوە. ئێستا شوێنەکە بێ کەپرێکی لێ بێ نان باخێکی لێ بێ ناندارێکی لێ بچێنی ئەو خەڵک دێ لە میدادەنیشێ بەس ئێستا کە هەموو هەورە ئێستا خەڵک دێتە ئێرەکانە کە تەماشا دەکات دادەنیشێ گوڕێکیدان ڕاست دەڕوە. ئێمە بژێوی ژانمان لەسەر ئەو بەلەمانەیە ڕۆژانە دینێ ئێرانە بۆ بەستی ئەوەی دڵی گەشتیاران خۆش بکەین بەڵام دەبینین ئێرە شوێنێکی هەتا بڵێ خۆش و فراوانە سەوزایکی خۆش دەشت و دەرەشی خۆش بەڵام نەدارەشی لێ نەمامێکی لێە نەکەپرێکی لێ بەڕاستی خەڵکارێکی زۆر ڕوو لێرە دەکەن گلەیان زۆرە بۆ یەک دەقە دێن و دەگەڕێنەوە ناتوانن دەدەقە لێرە ئیسراعەتی خۆیان وەرگن لەبەرەوەی کەپری لێ نییە داری لێ نیەم. کەرتی گەشت و گوزار لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان وەک کەرتێکی گرنگ بۆ گەشەی ئابووری پەرەی پێدەدرێت بەڵام لە هەرێمی کوردستان نەتواندراوە ئەم هەنگاوە بندرێت شارەزایەکی گەشت و گوزار دەڵێت لە ڕابردوودا تا ئێستا پلان بۆ گەشەکردنی کەرتی گەشت و گوزار نەبووە تا ئێستا نەتواندراوە چ هەم لە لای کەرتی گشتی وەرمنە کەرتی تایبەت گرنگی بدرێ بە ناوچە گەشتیارەکان بە دروستکردنی پرۆژەی گەشتیاری بە دروستکردنی شاری گەشتیاری بە دروستکردنی شوێنی مانەوە بۆ گەشتیاران ڕێستۆرانتی باش کافی باش ئەوە هۆکارێک بەکەوەی نەبێتە هۆی سەرنجڕاکێشانی گەشتیاران پێویستە حکوومەت هەرێمی کوردستان هەوڵەکانی چڕ بکاتەوە چیتر پشت بە کەرتەکانی تر نەبەستێت کە کەرتی بێ هۆنە بێ پلانێکی باش دابنێ ناوچە گەشتیارەکانی ڕانە پرۆژەی تێدا جێبەجێ بکە ئەگەر پرۆژەی تێدا جێبەجێ بکە بێگومان دەبێتە ناوچەیەکی استراتیژی گرنگی گەشتیاریەوە دەبێتە بنەمایەکی گرنگی ئابووریش. گەرچی دیمەنە جوانەکانی زەی بچووک جوان و دڵگیرن بەڵام نەبوونی پرۆژەی گەشت و گوزار لەو سنوورە بۆتە هۆی ڕانەکشانی سەرنجی گەشتیارانی ناوخۆیی و بیانی. سەرەڕایبوونی دەیان ناوچەی سەرنجڕاکێشی گەشتیاری هاوشێوەی زەی بچووک لە سنووری داری ڕاپەڕین بەڵام زۆرینەی کات بەلەمەکان بێئیش و ناوچەکەش بێ گەشتیار ماوەتەوە هۆکارەکەشی بۆ نەبوونی پرۆژەی گەشتیاری لە سنوورەکەدا دەگەڕێتەوە. توانە عومەر کورسات نیوز زەی بچووک.